بين باسي شي ما كرت؟ عاد كباسي شي بو؟ استيرو مانغو روش زور باش. شو عادتك بينا؟ فلما رأى وكذلك نري إبراهيم ملكوت السماوات والأرض وليكون من الموقنين. فلما رأى الشمس فلما جن عليه الليل رأى كوكبا زار باش. أمر باسي شيكين بتكان باسي بتكان كاتياتو باسي بتكان كين إن شاء الله بتكان باسي سوي شو أنيا شو بتكان إتر كتكي تيجا لبروا حدي فاصلة أو فيش أو بيشتكي ترهبه كإبراهيم كذبتي إن جاد زبري أبو بتكان من هيك محمد جان بالله شو أنا بسم الله طب بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لم رويا باسي استوباكي أكين استوباكي إبراهيم لهمو كفر شركك بتنيا و استوپاکی بەرامبەر بە پەروەردگار و چۆن ئیبراهیم لەم بوارەیە قودوەی ئێمەیە و خوای گەورە ئەمری پێکردوین بە پێغەمبەرەکەشمان صلی الله علیه وسلم کە ئیبراهیم بکا بەسەر مەشق بۆی کە چاوی لێ بکا. پێغەمبەری خۆشمانی کردووە بەسەر مەشق بۆی کە ئێمە چاوی لێ بکەین. کەواتە ئێمە سەر مەشقێکی نزیکمان هەیە کە پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئەوی سەرمەشقێکی گەورەتری بۆ دانراوە کە پێش ئەم ڕەچەی شکانووە ئەویش ئیبراهیمە عەلەیهی سەلام. خۆی گەورە فەرمێ قد كانت لكم أسوة حسنة في إبراهيم والذين معه. أي محمد أي أمتكي محمد صلى الله عليه وسلم إيوة سەرمەشقێکی باشتان هەبوو لە ئیبراهیم و لەوانەی شوێن کەوتوی ئیبراهیم بوون. چۆن ئەم سەرمەشقیە جێبەجێ ئەبێ لە ژیانی ئێمەیە. إذ قالوا لقومهم لە کاتێکا بە قەومەکەیان وت إنا براء منكم ومما تعبدون من دون الله. ئێمە بێبەرین لەوەی کە ئێوە ئەیپەرستن لە هەموو ئەو بت و سەنەم و ئەوانەی خۆیان کردووە بەخوا و لە هەموو ئەو تاغوت و یاسا و ڕێسا و دەستوورەی کە ئێوەش پەنای بۆ ئەبەن و سەری بۆ دائەنەوێنن. ئێمە بەرین لە هەموو ئەمانە. إنا براء منكم ومما تعبدون من دون الله. هەرچیەک لە غەیری خوای گەورە پەرسترا خراوەتە شوێنی خوا. بزانن ئینسان جۆرایاڵی بۆ هەر کەسێ بوو لە دەرەوەی سنووری شەرع و ئەوەی خوای گەورە ئەمری پێ کردووە ئەو شتەی کردووە بەخوا ناوی هەر شتێکی تری لێنەی ئەمە شەریکە لەگەڵ خوای گەورەیە دانراوە. ومما تعبدون من دون الله كفرنا بكم. ئێمە ئەتراف بەمەی ئێوە ناکەین قەناعەتیشمان پێی نییە. لەمە خراپتر نەک هەر كفرنا بكم نەک هەر ئێمە ئەوەی کە ئێوە هێناوتانە ئەی خەینە ژێر پێمانەوە. وبدا بيننا وبينكم العداوة والبغضاء أبدا. لبيني ئێمە و ئێوەشە ململانەیە و ڕق و کینە دروستە بێ ئەبەدا حتى تؤمنوا بالله وحده. ئەم دژایەتی و ئەم سەنگەر لێگرتن و ئەم ململانەیە بەردەوامە بێ هەتاوەکو ئەگەڕێنەوە بەلای خوا. کەلیمەکان وابزانم زۆر واضحە مجاملەی تیان نییە. والله لەوانەیە ئێوەش ڕاست بن و ئێمەش ڕاست بین و هەردووکشمان هەر ڕاست بین و ئەمە شتیوان نییە.
دین ئەمەی ناوێ. دین یەکلاکەرەوەیە لەم بینەیە. تۆیان ئەبێت منە خۆش بوێ، منی وەکو برایە بوێ لەسەر ئەساسی زمان کە هەمومان بە یەک زمان قسە ئەکەین. ئەو کاتە ڕێگە بین هەموو قەومیاتی تریش بە زمانی خۆیان قسە بکەن، ئەوانیش لە مۆڵێکا بن بە یەک، بن بە برای یەکتری، دژایەتی دەرەوەی خۆیان بکەن. یان ئەبێ لەسەر ئەساسی زمان یەک بگرین، یان ئەبێ لەسەر ئەساسی نەتەوە یەک بگرین و دژایەتی یەکتری بکەین، یان ئەبێ لەسەر ئەساسی خاک، یاخود ئەبێ لەسەر ئەساسی دین. تۆ کامیانە قبوڵە؟ ئەچیتە پاڵ تیرە و عەشرەتەکەت، یان ئەچیتە پاڵ دروستکراوەکان، یان ئەچیتە پاڵ خوای دروستکراوەکان؟ خۆت ئەیتە پاڵ چێ؟ ئەمە قسەیە. ئیسان ئا لێرانەیە یەکلایە بێتەوە. تۆ قسەی ڕئیس عەشرەتەکەت، مدیرەکەت، ڕئیسەکەت، حکوومەتەکەت، دەسەڵاتەکەت، پەرلەمانەکەت لە قسەی خوا پێسەروترە؟ نەخێر. بۆیە ئاگاتان لەم کەلیمەیە بێ بەڕێزەکانم. ئەوەی کە لە پاڵتایە نزیکی خۆتە، ئەڵێ وەڵام من دینەکەم گۆڕیوە ساکەنا چوومەتە سەر دینی زەردەشتی یان هەر دینێکی تر، بەڵام لە گەڕەکی تۆیایە، لە بنەماڵی تۆیایە، لە موئەسسەسەی تۆیایە، پێکەوە هاتوچۆ ئەکەن. تۆ بم کە ساڵی چی؟ ئەگەر ئەم کەسە حاشای لە کورد بکردایە ئێمە حاشامان لێ کرد. هەر کەسێکیش حاشای لە دینەکەی کرد، حاشا بێ لە دیاری، ئەمە لای ئێمە ناخوێنرێتەوە. معقول نییە کەسێک نە ئیمانی هەیە، نە دینی هەیە، نە بەڕۆژوە بێ، نە نوێژەکە، نە ئیمانی بەخوا هەیە، ئەمرێ و من لە تازیەکەیە دانیشم تەڵقینی بۆ بخوێنم، فاتیحای بۆ بخوێنم، نای بنێم چی؟ جاسە کەلیمەیەک فێر بوون لە جیاتی خوا لێی خۆش بڵێن چی؟ ڕۆحی شاد بێ. من دێناگەم کابرا ئیمانی، ئەگەر تۆ جاری ئیمانێ بە ڕۆح هەیە، کەواتە ئیمانێ بە شتێک هەیە لە خارجی مادە، لە خارجی ئەم جسمە، کەواتە ئیمانێ بەخوا بێ کە ڕۆحێک هەیە گەڕاوەتەوە بۆ لای خوا. بەس ئەم ڕۆحە تا ئیستاکێنە لەگەڵ خوایە دۆست نەبووە. ئێستا ئەم ڕۆحە چۆن شادە بێ؟ لەبەرەوە خۆڵخەڵەتان نە ڕۆحی شاد بێ. یعنی چی ڕۆحی شاد بێ؟ وەڵا ڕۆحی لە جەهەنەمایە ئەگەر ئیماندار نەبوو بێ. بۆیە هەر کەسێک لە کاتێکە خۆی بە ملحی دەزانێ، خۆی بە بێدی نەزانێ، هەتا مرد جایەتی دینەکەی تۆکە لە حیزبێک و لە جەمعێکی عەلمانیایە محاریبە، تۆ بچیت لە تەعزیە بە پێوە بیت و خوا لێی خۆش بێ، خوا عەفوی کا و خوا زەیخێرتان باتەوە. ئەخەر ئەمە جورئەتەکەی ئیبراهیمە. ئێستاش ئێمە جورئەت ناکەین ئەمە بکەین کە خەڵکێکی زۆرینەین. ئەوەی کە هەر لە نزیکی خۆم یاسا و ڕێسا و دەستورێکە هێنێ لە پاڵ ئیسلاما دایێنێ، ئەڵێ ئەم یاسا و ڕێسایە و دەستور و پەرلەمانەی ئێمە لە قورئان و سوننەت باشتر ئەتوانن میلەت بەڕێوە بەرن، ئەمە پێوترێ دوور لە دینی و عەلمانیەت. هەر کەسێ بە عەقیدەوە ئەمە بکا لە دین پێی دەرەچێ. هەر کەسێکیش لە دین دەرچوو برای ئێمە نییە، چونکە ئەو بەندەی کە ئێمە پێکەوە ئەبەستێتەوە تەنها دینە، تەنها خوایە، تەنها یاسا و ڕێساکانی پەروەردگارن. بۆیە هیچ شتێک لای ئێمە ناخوێنرێتەوە ئەگەر دینی لەگەڵ نەبێ. ئەو کەسی لە پاڵما دانیشتووە لەوانەیە خۆشی بە موسڵمان بزانێ، گوێن بە مقدەساتی منەیە، قسە بە دایکی موسڵمانانەڵێ، گوێن بە سەحابەکانی پێغەمبەری خوایە صلی الله عەلەیه وسەلەم، ئەگەر بەرماڵی بەسەر ئاوەوە بڕوا من حسابی دژمنی بۆکەم، چکە من لەو پیاوانە پیرۆسترم نییە کە ئەم ڕقیلەیەتی و جۆنیان پێدا. ئەمە نابێ بە برای من. کەسێک کە مەبدەیەکی چەپی بۆ خۆی هەڵبژاردووە لە هەر پارچەیەکی کوردستانە بێ، هەر مشکلەیەکی بەسەرا بێ، ڕووی من ناگرێتەوە.
چونکە ئەو من بە برا نازانێ نایەتە ژێر ڕکێفی ئیسلامە جوانەکەی من لەبەرەوە من ناچم خۆمی لەسەر بەکوژ بم مەهما کان ناوی کوردیش بێ. هەر کەسێک لە ناو جەیشی یەهودا بە ڕۆژووە بێ و نوێژە کات و تەراویحی شەکا بەس دیفاع لە کیانێکی زاڵمەکە ناوی خۆشی ناوە موسڵمان ئەوە لای من دوو لە ڕێی ئێوە جاش و بەکرێ گیراوە مەهما کان ئیمانی هەبێ و خۆی بە موسڵمان بزانێ لەناو ئەو بۆتە و دۆستایەتی و برایەتی ئێمە جێ نابێتەوە. هەر کەسێک چووە ئەوروپا و دوورکەوتەوە لە ئێمە و کوڕ و برا و خۆشەویستی ئێمە بوو لەوێ لەبەر مەسلحەتێکی دنیایی دینەکەی گۆڕی و سەلیبێکی کردە مل و بوو بە هاوڕەگەز باز و وازی لە دینەکەی هێنا نەک تەلەفۆنی بۆ ناکەم تەلەفۆنیش کا جوابی نادەمەوە نەک بچمە پێشوازی لە مەتار بێتە ماڵەکەشم دەرگای لێ ناکەمەوە بەقەدەر ئەو نەنەبێ کە ئەمەوێ نەسیحەتی کەم و بیژەڕمەوە بۆ ڕێبازێکی خوا. ئەمەیە کە فەڕنا بیکم ئەمەیە کە ئیبراهیم جورئەتەکا بەس ئێمە جورئەت ناکەین ئێمە ناوێنین ئەمە بدرکێنین بۆ شتێک نییە ئەگەر من خاک پێکەوە ببەستێتەوە ئەی ئەو کوردەی کە لە بەغدا لە دایکە بێ و لە ئەوروپا لە دایکە بێ ئەمە شەر کورد نییە کەواتە خاک ئاسیرە نییە. من بۆچی خۆم نەبەستم بۆچی خۆم قەتیسکەم لەم چوار پارچەیە یا بڵێم وەڵاهی بەس ئێمە برای یەکین ئەی بۆچی خۆم نەبەستمەوە بە ئیبراهیم و پێغەمبەران و پیاوچاکان و ساڵحین و لەگەڵ ئەوانە شا لە قیامەتا حەشر کرێم. ئەمەیان باشتر نییە خۆگە ئێمە خۆمان بەستینەوە بڵێن وەڵا ئێمە هەمومان کوردین و لەسەر ئەم ئەساسەش خۆشەویستی و برایەتی و تەبایەتی و ئەجەنگین. ئەوەتە فەرموو لە کوردستانێکی بچووکە خۆمان دوو زۆن پێکەوە ناگونجین هەر خۆمان ناتوانین خۆمان پاشقول و ئەوەی کوشت و کوشتارمان لە بینی یەکتریا کرد ئەوەی دوژمنی نەکوشتی کەواتە مە پێی ناوتێ حەلەقەی وەسڵ برایەتی دینە ئەمە پێوتێ وەلا و پێوتێ بەراق وەلا بۆ چێ بۆ موسڵمان لە قەبرەکەتا لێتە پرسن چی ئەلێن خوشک و براکانێکی ئەڵێی شێت دێڵی چیت مسلمانانن غەیری ئەمە پرسیارێ لێ ناکرێ لە قیامەتی شا لەگەڵ ئەمانەیە حەشرەکرێیت ناکرێ کوڕی من تۆ لە شوێنێکا خۆ بەکوژ بی خۆ شەهید کەیت کە ناوی خوای تیانیە ناوی دینی تیانیە یەکەم دەستور و یاساش کە دائەنرێ دژایەتی دین و خوا و عەقیدەی من و توی پێکرێ بۆیە خوای گەورە بە پێغەمبەرەکەیە فەرمێ فما ما كان للنبي والذين آمنوا معه أن يستغفروا للمشركين نابێ پێغەمبەر و ئەوانەی مسلمانن داوای لێخۆش بوونیش بۆ مشریک و بۆ کافرەکان بکەن وەلەو كانوا أولي قربى با نزیکەکانیش بن. ئەتا قسەیەکی جوانی هەیە لەرانەیە ئەفەرمێ من پێم سەیرە ئافرەتێکی لەش فرۆشی زیناکەر حەملێ بێ بە زینا مناڵەکەی کە ئەبێ تۆبە ئەکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژی لەسەر ئەکا بەس ڕێگەی نەیاوە نوێژ لەسەر مامی بکە کە گەورەترین بربەست بووە لە بەردەم قوڕیشەکانە کە زوڵم لە پێغەمبەری خوا بکرێ صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکیان ئەبوو تاالب لەسەر مەرگایە پێغەمبەری خوا بیسێ ئێوە فریای مامی کەوێت چکە ئەم مامەی زۆر خزمەتی کردووە هەر لەو کاتێک کە باپیری ئەمرێ وەسیەتەکا فەرمێ ئەبوو تاالب ئاگا لە کوڕەکەم بێت خوا کوڕەکەی شەیە کوڕەکەی محەممەدە ئەیش ئەیگرێتە خۆی لەگەڵ مناڵەکانی خۆیان نەک جیای ناکاتەوە بەس فەزلی محەممەد ئەیا بەسەر مناڵەکانی خۆشیە حتا کە ئەچێ بۆ سەفەر پێغەمبەری خوا کە بە دوایە ئاگری دڵی ناشکێنێ لە بەخوا لەگەڵ خۆماوە بم یەک مناڵی خۆی نابا پێغەمبەری خوا نەبێ صلی الله علیه وسلم فێری تیجارەتێکە ژنی بۆ هێنێ دوایش کە پێغەمبەری خوا ئەو هەموو هێر شەڕی تێیەکە ئەبێ بە قەڵغانێکی گەورە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەتا وەکو ئەبوو تاالب مان بوو کەس نەیتوانی زەفەرم پێبەرێ و ئەزیەتم با
دوای ئەبوو تاالب بوو کە قوڕیشەکان کەوتنە وێزی پێغەمبەری خوا و عەزیەتیان ناو پێغەمبەری خوا شەو لە ماڵی خۆیان نەیەتوانی بخەوێ. ئێستا ئەبوو تاالب لەسەر مەرگایە کە پێغەمبەری خوا ئەچێ کە سەیرەکا دوو کەسی بە دیارەوەیە، ئەبوو جەهل و کابرایەکی تر. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەچێتە ژوور سەری مامێەوە، فەرمێ مامە بڵێ لا إله إلا الله كلمة أحاج بها عند ربي. فما بس أو نبل لا إله إلا الله أم كلمة يا أي كم ببلغيك لقيامتها أبن بباريزغار وأبن بباريزر الدفاع بيليكم. بس ماما بس أو نبل لا إله إلا الله أها في غمري خاص صلى الله عليه وسلم شن برحمة بوي ماما بس بلا لا إله إلا الله. بلام دو دشمن دو شيطان لتنيشتي ودانشتون. أبو جهل الله ترغب عن دين عبد المطلب لديني بابير الله لديني باوكو بابير الله واصل ديني عبد المطلب يعني بيغمري خواه بمجوية سربيني أوانيش بوجوية بيغمري خواه صلى الله عليه وسلم في الممامة بس بلا لا إله إلا الله بس أو كلمة يك كلمة أو من بيبله بيغمري خواه يك بياني يبيت بوي بتواني دفاعي ليبكا. أبو طالب كابينيه ترسي دواي رخني لي بقرن بلين أو لا ترسى وتي لا إله إلا الله في شرمة وازديني باو بابيدي بينه إنا وجدنا آباءنا على أمة وإنا على آثارهم مقتدون. إما باو بابير من بيني لسر رقيق إما جسر رقيق أوانين. أبو طالب وتي بل على دين عبد المطلب نخير من لسدينك يا عبد المطلب أمرم وترى سدينك يا محمد نيم قال أنا أعمل لاربو وفاتي كرت. بيغمري خاص صلى الله عليه وسلم فرمي لأستغفرن لك الله ما لم أنه عن ذلك. فرمي داوای لێ خۆش بوونێ بۆ کەم مامەجیان بەس ئەو نەڕێگەم لێ نەگیرێ. خوای گەورە منعم نەکا. خوای گەورە فەرمی ما كان للنبي والمؤمنون أن يستغفروا للمشركين. نابێ دیفاعیان لێ بکرێ، نابێ داوای لێ خۆشبوونیان بۆ بکرێ ولو كانوا أولي قربى. باتە کە ئەچیتە تەعزیەشەوە نابێ بڵێ خوا لێی خۆش بێ، بڵێ خوا زاتان باتەوە ئاخری موسیبەت بێ، خوا پاداشتی خێری ئێوە باتەوە، بەس دوعا بۆ مردووەکە نەکەیت. چکە مردووە قابلی دوعای نییە، چکە تۆ ناکرێت تۆ دوعا بۆ کەسێ بکەیت کە خوای گەورە ڕازی نییە دوعای بۆ بکرێ. ما كان للمشركين ئەمانە بەهەشتیان لێ حرامە. بۆیە خوای گەورە منعی پێغەمبەری خوای کرد صلی الله عليه وسلم کە تەنانەت داوای لێخۆشبوون بۆ مامی بکە. چەند قورسە کەواتە ڕێک قیبلەی ئێمە و قیبلەی ئەوان جیابەوە. تەواو ئەم ڕووگەیە ڕووگی ئێمە نییە، ئێمەش ئەمە ناخوێنینەوە، ئەو بەڕێی خۆی. ئەمە ئەستۆپاکی ئێمەیە بەرامبەر بە هەر کەسێک کە لەگەڵ دینەکەی ئێمەیانە بێت چ جای دژایەتی بکە. قەسەم بە پەروەردگار خۆشەویستم نەکسی ڕۆژی ڕەمەزان بە ڕۆژوو بی، 12 مانگی ساڵ بە ڕۆژوو بیت، خۆشەویستی و وەلا و سەرخستنت بۆ غەیری موسڵمانان و دوژمنەکانی خوا بێ، قەسەم بەخوا بۆنی باش ناکەیت. هەر لەگەڵ چێیا بوویت، چێ و خۆشویستووە، دیفاع لە چێ کردووە، دەنگە بە چێ داوە، پژگیری چێ و کردووە، لەسەر چێ خۆت بەکوژ داوە، بڕۆ لەگەڵ ئەو سەنگەرەیە بوەستە نزیکی موسڵمانان نەبیتەوە لە قیامەتە. مۆزوعەکە زۆر خەتەرە، زۆر لەوە خەتەرترە کە ئێمە تەسەووریەکەین. ئەبێ ئەستۆپاک بی بەرامبەر بە
كفر بڵێ خوایە والله ئەمە والله ئەگەر مامیشم بێ وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم برام بێ من لی بەڕائەم ئەمە بۆیە خوای گەورە فەرمی إلا قول إبراهيم لأبيه لأستغفرن لك کە باوکی ڕەشی لە ئیبراهیم کرد ئیبراهیم فەرمی چی؟ فەرمی قال سلام عليك چی؟ تەواوی کەن سأستغفر لك ربي إنه كان بي حفيا تی باوە گیان داوای لێخۆشبوونی لە خوا بۆ ئەکەم سەلام لەسەر تۆ بێ لای منەوە زەرەری پێ ناگا داوای لێخۆشبوونی بۆ ئەکەم چکە خوای گەورە وای ڕاهێناوم کە دوعاکانم قبوڵ بکات دوعای من ڕەت ناکاتەوە بەڵام فلما تبين له خوای گەورە فەرمی وما كان استغفار إبراهيم لأبيه إلا عن موعدة وعدها إياه تەنها کاتێکی ترانزێت بوو إبراهيم وعدي دا كداوای لێخۆشبوون بۆ باوکی بکە فلما تبين له كخواي گەورە پێیوت باوکت کافرە و بە کافری شەمرێ تبرأ منه تبرأی لێ کرد ئەم پێش ئەوتی تۆ کوڕی من نیت ئیبراهیم واز لێنی ئەنجاوتی باوکە گیان دەم تۆش باوکی من نیت ئیبراهیم ئەوەنە دڵی خۆش بوو ئەوەنە لە بەردەستی باوکیا باوە گیان باوە گیانی بۆ ئەکرد هەتا وەکو موسڵمان بێ کە زانی موسڵمان نابێت تەبەڕە ئەمین هەموو سنوورەکانی شکان إن إبراهيم لأواه حليم لەگەڵەوە ئیبراهیم چەند دڵ نەرم و خاشع و دەست بە پارانەوە بوو چەند لەسەر خۆش بوو بەڵام ئەمەی قبوڵ نەکرد بۆیە ناکرێت لەمەیە چاو لە ئیبراهیم کەن چکە ئیبراهیم کە داوای لێخۆشبوونی بۆ باوکی کرد کاتی بوو کە زانی لەگەڵ خوایە ڕاز نییە پاشەکشەی کرد ئیبراهیم باوکێ بینێتەوە لە قیامەتە بینێتەوە هەنا چەند کەسەڵەی بینێتەوە لە قیامەتە باشە من پرسیارێکم ئێوە قیامەتان بینیوە کەس قیامەتی بینیوە ئێوە زان خوای گەورە فەرمێ وإذا الوحوش حشرت نجمع الأولين والآخرين أوي لآدموا بيش آدميش أجر خلقي تيابو به خواي جورز زينيو كاتوا هتاوكو أو روجيك قيامة خلاصه جيجا لم حيوانات وحوش ودرند وشيء يعني كزينيو ابنوا كرد الله صق صاحبي خويا ناسه شكل صق ببونكيا خاونكيا دوزيتوا بدقني أي دوزيتوا تصورك كان إبراهيم لقل باوكيا بيك بكن لو قيامة محشرية بلى في غمري خاص الله عليه وسلم لحديثك أبو هريرة فرمي إبراهيم لقيامة باوكيا بينه هردو كان تبرعين ليه كردوه بلام إبراهيم هربد لقوركي خوي هرب كروشاككي خوي ئەچێ بەلای باوکی دۆزێتەوەڵێ باوکە پێم نەوتی شوێنم کەوە و سەرپێچی مەکە ڕێگەی ڕاستێ پێ نیشانەیەم باوکی شێڵێ دەی کوڕم ئەلیەومە لا عەسیک دەی ئەمڕۆ سەرپێچی و ناکەم تۆ ئەمر کە و من جێبەجێیکەم تۆ چییە فەرمی من ئاواکە تەواو بە چاوی خۆی واقعەکە بینێ إبراهيم شليه يا ربي إنك قد وعدتني أن لا تخزني يوم القيامة فأي خزي من أبي الأبعد فمن إخوة قولت هو وعد يامي من دعام كل الدنيا وتم ولا تخزني يوم يبعثون إخوة بشتم برنيت رزيل يزليل منك إلى الرجي قيامته جاء لو رزيل تريو لو زليل تريو لو بأمید بون چیه زیاتر که ببینم باوکم چیو با جهنم تصور کن جوابی خواهی گوره بو خلیلکی بو إبراهيم چی به إبراهيم بو همو رزوا بو همو حرمته ولا إخوة بو همو هولوا خواهی گوره فمی یا إبراهيم إني حرمت الجنة على الكافرين
ئیبراهیم من بەهەشتم لەسەر کافر قەدەغە کردووە. فول ستۆپ. بۆست. واتە ئەمە بەشداری تیامەکە، تەدەخولی تیامەکە. الله مەلایکەتەکان وتیان ئیبراهیم سێری بەر پێی خۆکە. سێری بەر پێی خۆی کرد. چی بینی؟ چی؟ کەمتیارێکی بینی. ئافرین عەبدوڵڵاه. کە سێری کرد کەمتیارێک فەئیذا هو بذیخ متلطخ. کەمتیارێکی بۆگەنی بۆن پیسی بینی کەسێکە لەژێر پێایەتی لەبەر پێیا کەوتووە. فەرمی ئەوە چییە؟ تیانەوە چییە؟ تیانە باوکت. الله ئیبراهیم هەر بۆن کوشتی کە بینی باوکی، چکە خوای گەورە نەیویست ئیبراهیم باوکی بەو شێوەیە بەکێشکرێ بۆ جەهەنەم. پسی لەبەر چاوی ناشرینی کا بیکا بەچی؟ بیکا بە کەمتیار لەبەر چاوی بکەوێت خەفەتی بۆ نەخوا. اینجا قورتمیان گرت و هەر چوار پەل کەمتیار هەر چوار پەلێ گیرێ. دوو پەلی کورتترە لە دوو پەلی تری. کام پەلانەی کورتترن؟ پەلی دواوەی کورتتریان پەلە پەلی پێشەوەی؟ لارە. ئەم باوکەش لە دنیای لار بوو. بەرەبێ لەسەر شێوەی کەمتیار حەشر کرێ. کەمتیار سفەتێکی تری هەیە چییە؟ حیوانێکی گەمژەیە. لەبەر خوای گەورەی کا بە کەمتیار. کەمتیار دەنگێکی هەیە لە دەنگ هیچ حیوانێکی تر ناچێ. کە ئەوەڕێ دەمی خوارەکاتەوە بۆ خوارەوە دەنگێ دەرەکاڵی پێکەنێ. بەس کەمتیاری جوایە. ئەگەر یەکێ جووی لێ بێوازان گاڵتی پێکە. بالضبط پێوترێ الضحكة الهستيرية. پێکەنینی هیستیریا. جوتان لێ بووە؟ چ جۆ لە دەنگی کەمتیار بگرن. پێکەنی دەنگەکەی ئەڵێی دەنگی یەکێکە بە یەکێک گاڵتە بکە. چی گاڵتەی بە ئیبراهیم کرد ئالەویانەیە لە ڕۆژی مەحشەرایەتەوە ڕێگەی. من کۆمەڵی هۆکارم پێوتن. ئێوە هۆکارەکانی ترم پێ بڵێن. بۆچی ئەبێ ئیبراهیم باوکی ببێ بە کەمتیار؟ عادی لە کوردەواریە. بەڵێ جان. سەردینەکەی نەبوو. بەڵام بۆچی بیزاد کەمتیار؟ بۆ شتی ترنا. کەمتیار لای خۆمان حیوانێکی باشیان خراپە. خراپە. لە پەندی کوردەواریە لە چی؟ لە کابراڵی کەمتیار هەر مڕەیە. بۆچی ئەبێ کەمتیار بادی؟ ئافەرین. کەمتیار بە زیینوینێکی دەکەی خوا. ئەو حیوانانەی کە شەریفن درڕندەشن یەکەم جار حیوانەکەی ئەخنکێنێ ئەیمرێنێ دوایی ئەیخوا. کەمتیار ئەیبنەبێ لە هینەوە لە غاوێکە لە ڕانیەوە پەلامارەیە. اینجا کەمتیار پێستەکە ئەخوا. شێر و پڵنگ و ئەوانە پێست و ئێسک ناخۆن. کەمتیار چی ئەخوا؟ پێستەکەش ئەخوا. چی تریش ئەخوا؟ ئێسکەکەش ئەخوا. چی؟ کەمتیار لەسەر بەرماوەی حیوانی گەورە ئەژی. خۆی کەمتر ڕاوەکە. بەشەوە خۆی خستۆتە ناو کەنگەڵانێکەوە خۆی دەرناخە بە ڕۆژە بەشەو بێتە دەرەوە. بزانێ چی بۆنی پیسە، چی بۆگەنی کردووە، چ کەلاکێ ماوە، چ حیوانێ مردووە، چ شتێ ڕاو کراوە و پاشەکانی بەجێ ماوە و خەریکە بۆگەنەکە لەسەر ئەرزا بۆ ئەوەی کە پیس نەبێ خوای گەورە دروستی کردووە وەکو کۆمپانیای پاکەرەوە هەرچی ئەو حیوانە لی بەجێ ماوە خەریکە بۆگەنەکە کەمتیار یەک ئەوەی نایەڵێتەوە. ئێسکەکەش ئەخوا؟ دانی کەمتیار هیچ تاکە حیوانێکە
کە ئێسکە شکێنێ و ئێسک ورد دەکا مەعیدەی کەمتیار تاکە حیوانێکە کە ئێسکە هاڕێ. عولەما سەریان لێشەوە ئەڵێن چۆن ئەکرێ ئێسک بهاڕێ؟ تەبەن شێر ئێسکی ئەو ئێسکی پێ ناشکێ، بەس جوان پاکێکا و جوان پەراسوو ئێسک و هەر هەمی گۆشتەکەی لێکاتەوە. ئەوەی کە بۆی تەواوەکە چییە؟ کەمتیارە. واتە کەمتیار لەسەر پاژماوە و بۆگەن کردووی کەلاکی خەڵکی ترەژی. باوکشی وتی چی؟ وتی ئینا وەجەدنا ئاباءەنا کەذالکە یەفعەلون. باوکمان بینی ئاوایە نەکرد ئێمەش بە شوێن پێکەیان ناڕۆین. واتە ئێمە لە بەرماوەی خەڵکە خۆی. چیتر؟ باشە کورد دەڵێ خزم گۆشتێ بخوا چی لێ ناکا؟ سغانەکە و ناشکێنێ. ئەی باوکی چی لە ئیبراهیم کرد؟ سغانەکەشی شکان، حەچی تیان هێشتەوە. ئەلێ شەڕ بەشی ئاشتی تیا بهێڵەوە، بەشی ئەوشی تیان هێشتەوە. وەرە کوڕەکەت خۆت یەکەم کەس بیت ژاتی کەی، لە ماڵەکەی دەریکەی، بێلانەی کەی، پاری لێ ببڕی، خواردنی لێ ببڕی، ئینجا بەبەر چاوتەوە ئەو هەموو خەڵکی لێ کۆ بێتەوە بیخەنە ئاگرەوە موقفێکە نەبێ. دانیشۆکو ئەو خەڵکە سەیدێکی تۆ ئاگەر خۆشکەی. ئەم پیاوە ئێسکی کوڕەکەی شکان لەبەرەوەی بێ بە کەمتیارێک کە ئێسک بشکێنێ بۆی ڕێک سفەتەکە لەگەڵ خۆیان بگونجێ. وایە ئەوە ڕاستە ئەڵێن کەمتیار وەرزێکە بێ بە نێر وەرزێکە بێ بە مێوە وایە؟ ئەو کەسانی شارەزاییان هەیە جوابمان بنەوە. کەمتیار نێرومەی هەیە؟ هەیەتی یان نیەتی؟ کەمتیار نێرومەی هەیە، نێر ناگۆڕێ بە مێژ ناگۆڕێ بە نێر ئەوەی کە سەرقافڵەی کەمتیارەکانیشە مێیە. ئەمانیش گەلە کۆمەکیەکەن. قەت کەمتیار تااقەتی نییە، ناوێرێ بەتەنیا، حیوانێکی ترسنۆکە، حیوانێکی گەمژەیە. لەبەرەوە کە ئەبینن شێر ڕاوەکا لە پێشەوە، ئەمە چێ لە پشتەوە پەلاماری کلک و قاچەیە، بەس بە گەلە کۆمەکەی ئازان. وەکو ئەو گەلە کۆمەکەی لە شێرەکەی ئێمەیان کرد، لە ئیبراهیمیان کرد. بەڵام ئەگاتان لێ بێ کەمتیار بۆنێکی پیس لە شوێنی عەورەتێەوە دەرەچێ، بۆنێکی زۆر ناخۆش، ڕژێنێکی دهنی، بۆنێکی ناخۆشە، هەموو حیوانە نەفرەتی لێکا و ڕقی لێ بێتەوە. ئەو نە نادرە ئینسان کەمتیاری ڕاوکە، ئەگەر پاچەیەکی کەمتیاری دەستکە بێ ئەڵێن بەختی باش بووە. ئەگەتان لێتی چکە کەمتر وایە خۆی با بەدەستەوە ڕاو بکرێ، ئینسان پاچەیەکی لێ هەڵگرێ بێنێتەوە بۆ کۆمەلگا. ئەوەش بۆ خۆی ئەفسانەیەکی لەسەرە. چیتر هەیە لە کەمتیارە ئێمە نەمانزانی بێ؟ بەڵێ دەم خۆش پاچەیەکی هەیە بۆ سیحر بەکارهێنرێ، بۆ چکە قەومەکەی ئیبراهیم خەریکی سیحر بوون، سەگەنە ئەو پارچانەی بەکارێتەوە لە سیحرا. بۆیە لە هەندێک شوێن کە کەمتیارێک ڕاوەکرێ یان مدارە بێتەوە، ئەبێ پۆلیس بەسەریەوە بێ، هەتا وەکو هەمووی ئەنێژن بۆی هیچ پارچەیەکی لێ دەرنێنن، بە تایبەتی ئەو پارچەیە کە ئەو کوڕە جوانە باسێکا من لە ڕۆمنایە بڵێم لەگەڵ مێشکەکەیە. چکە ئەم پارچانە سیحری لەسەرەکرێ لە بەرامبەر خراپترین حیوانەکە سیحری تیاجەیە بێتەوە. بۆیە خۆشەویستەکانم ئەگاتان لێی بێ ئەوەی کە خۆی بە زۆر نزیکی ئێمە و هاو زمانی ئێمە ئەزانێ و بەڵام لەگەڵ دین و پەیامەکەی ئیبراهیم ئایەک ناکاتەوە لای ئێمە، ئەگەر لە دنیاشا ناوی ئاژەڵی لێنەنین کە خوای گەورە فەرمێ ئولائیکە کەلئەنعامی بەل هوم ئەضل، لە قیامەتا خوای گەورە بەبەر چاومانەوە هاوشێوەکانی ئەمانە ئەکا بە کەمتیار. خوای گەورە ئێمە و ئێوە و خەڵکی تریش لەم کەم تیارانە بپارێزێ. ئینشاڵڵا لە حەڵقەی داهاتوە ئەچینە خزمەتی بابەتێکی گرنگ لەسەر مەوزوعی شکانی بتەکان و کتەک لە خزمەتان نابین. سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.